سڵاوتان لێ بدەم کاتتان باش لە شاری هەولێر یەکەمین پێشانگای کوردی کرایەوە کە ئەمڕۆ 4 مانگ پێشانگاکە کرایەوە بەڕووی خوێنەراندا تاوەکو 10 مانگ بەشدار دەبێت لە کاتژمێرەکانی سەرەتای کردنەوەی پێشانگاکەشدا قەرباڵغێشی زۆر بە پێشانگاکەوە دەبینرێت و تاوەکو ئێستا 120 کتێبخانە و ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لەم پێشانگایە بەشداریان کردووە. هەڵبەتە پێشانگاکە بە دروشمی بە کوردی نووسین بە کوردی هزرینە کە 120 کتێبخانە و چاپ و بڵاوکردنەوە لێرەدا بەشداریان تێدا کردووە. هەڵبەتە لەو چوارچێوەیەدا ڕۆژانە لە کاتژمێر نۆی بەیانی تاوەکو 7:30 بۆ 8 ئێوارە بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت. هەڵبەتە دامەزراوەی ڕەنێویش یەکێکە لەو دامەزراوانەی کەوا لە پێشانگاکەدا بەشدارن بۆ بەرهەمەکانی جەنابی مامۆستا عەلی باپیر. من دەمەوێت باز لە هەم ئۆفەرەکانیان بکەم و هەمیش ئاخۆ بزانم بەرهەمی تازەیان چییە. کاک عەبدوڕەحمان سڵاو دەبێت. زۆر سپاس دەکەم. سەبارەت بە بەرهەمی تازەی جەنابی مامۆستا عەلی باپیر چی بوونە ئەوەی کە لەم پێشانگایە بەردەستە و ئۆفەرەکان چین؟ جەنابی مامۆستا عەلی باپیر دوو بەرهەمی تازەی هەیە کە بۆ یەکەم جارە لە شاری هەولێر پێشنیار دەکرێن. یەکەمیان ڕوونکردنەوە و هەڵسەنگانی حکمەتەکانی ئیبن عەتایلای ئەسکەندەری و هەروەها کتێبی چاو بە خوداجێڕانەوە دوو بەرهەمی تازەی دامەزراوەی ڕەنێون و لێرە لە یەکەم جارە لە پێشانگا بەشداریان پێ دەکرێت. زۆر باشە. ئۆفەری دیکە چییە بۆ هەر کەسێک کە دێت بۆ ئێرە و کتێب دەکات؟ ئەمە بەگشتی ئۆفەرمان لەسەر هەموو کتێبەکان هەیە لە 140 تا 180 بەشێکی کەمیان 180 ئۆفەریان لەسەرە، بەڵام ئەوەی کە جیاواز بەم پێشانگایە کردومانە هەر کەسێک لێرە کە کتێب دەکڕێ بە بڕی 20,000 دینار ناوی دەچێتە تیرروپشکەوە کە تیرروپشکەکە تەفسیرەکەی جەنابی مامۆستا عەلی باپیرەکە لە 25,000 لاپەڕە پێکات و 33 بەرگە بڕی 20,000 دینار کتێب بکرێت ناوی دەچێتە ناو تیرروپشکە و لە کۆتایی پێشانگای ئینشاڵڵا تیرروپشکی بۆ دەکرێت. زۆر باش. کاکمان سەبارەت بە بەرهەمی تازەی مامۆستا عەلی باپیر چی هەیە کە لە بەردەستدا هەبێت بۆی کە لە ئایندەدا بڵاو بکرێتەوە بۆ خوێنەران بخرێتە بەردەباس؟ ئەوەی کە ئێستا لە بەردەستدا هەیە تەفسیری قورئانی بەرزووە پێز بە شێوازێکی کە دێتە بەرهەم ئینشاڵڵا کە تەفسیری مانای دەقاودەقی ئایەتەکانە ئەوە ئینشاڵڵا لە داهاتووشی نزیکدا هەوڵ دەدەین بخینە بەردەستی خوێنەران. ئەوەی دووکە کە کاری لەسەر دەکری کارێکی بەردەوامە چاپی دومی تەفسیرەکەیە کە بۆ جاری دوم لە 30 بەرگدا کۆ دەکرێتەوە و دووبارە دەهێنرێتەوە بەردەستی خوێنەرە. چەند بەرهەمێکی دیکەشمانەیە جەنابی مامۆستا دوو بەرهەمی تازە هەیە ئەوەی دیکەش نزیکەی 10 بەرهەم دەبێت کە بەیەکەوە ئامادە دەکرێن، هەندێکیان بەشی کۆن و چاپی دوو موسڵمی لێ دەکرێتەوە، ئەوەی دیکەشیان دووسێ بەرهەمی تازی تێدا دەبێت ئینشاڵڵا هەوڵ دەدەین بۆ پێشاکانیەکان دیکە بخێنە بەردەستی خوێنەرە. زۆر باش. کۆتا پرسیارم زۆر پرسیار لەبارەی بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر دەکرێت بەتایبەت بەرهەمی تەفسیری قورئانەکەی داشکانی چەند دەسەکراوە و داشکانەکان چۆنە؟ ڕاستیەکەی ئەو تەفسیری پێشوو چووکە بە نزیکەی 17 ساڵ نووسرا بۆ هەر ماوەیەک بەرگێکی دەهاتە بازار هەموویمان بەسەرێکەوە ئێستا نەماوە تقریبان لە 33 بەرگەکەی 3 بۆ 4 بەرجی لێرە بەردەستە 180 داشکانی لەسەر ئەو تەفسیریان. دەستان خۆش بێت. زۆر سپاس دەکەم. پێشانگای کتێب لە شاری هەولێر ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت لە 4 مانگ تاوەکو 10 مانگ بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت و هاوڵاتیان دەتوانن لە کاتژمێردنەوە بەیانی تاوەکو 8 ئێوارە سەردانی ئەم پێشانگایە بکەن و زۆربەی ئەو کتێبخانانەی کە بەشداریان کردووە لێرەدا ئەو کتێبخانانن کە داشکانی 150 یاخود 130 بۆ کتێبەکانیان کردووە و دەرفەتێکی باشە بۆ خوێنەرانی کەەوە ئارەزووی ئەویان هەیە کە سەردانی پێشانگا بکەن و کتێبی دڵخوازی خۆیان بەدەست بخەن.